دایکم، باوکم، کەس و کاری ئازیزی گیان بە ختکردوانی کۆمەڵە بینەرانی ئازیز، سڵاوی دووبارەی ئێمەتان پێشکەش، شادی و بەختەوەریتان بە ئاوات دەخوازین و لەگەڵتانین تا بۆ جارێکی دیکەش بەرنامەی یادی هاوڕێیانی گیان بە ختکردووتان پێشکەش بکەین. لەم بەرنامەیەدا ڕێز دەگرین لە یادی ئازیز و خۆشەویستی هاوڕێیان بییوڵا کەوانەیی، جەباری دادایی نێژاد، بایزیدی دانشمایی و وفیقی خاتم پەنا. سەرنجتان بۆ دیتنی ئەم بەرنامەیە ڕادەکێشم. بە یادی هاوڕێ بییوڵا کەمانگەر ناسراو بە بییوڵا کەوانەیی، پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە و سیمای خۆشەویستی نێو زەحمەتکێشان. هاوڕێ حەبیب کرێکاری وشیار و تێکۆشەر ساڵی 1335 لە گوندی کەوانە لە ناوچەی کامیاران لە بنەماڵەیەکی ناونجیدا چاوی بەژین پشکوت. دەورانی سەرەتایی لە ئاوایەکەی خۆیان تەواو کرد. بۆ درێژەدان بە خوێندن چووە شاری سنە، بەڵام پاش ماوەیەک بەهۆی نەبوونی ئیمکاناتی ماڵی ناچار دەستی لە خوێندن هەڵگرت و لە کارگەیەکی میکانیکی بوو بە شاگرد و هەر لەو کاتەوە لەگەڵ ڕەنج و کار ئاشنا بوو و ئیتر لەوە بەولا دەورەی دەرس خوێندنی لە مەدرسەی شەوانە تا پۆلی دووهەمی ناوەندی درێژە پێدا. 2 ساڵ پێش ڕاپەڕین چووە سەربازی و سەربازی خۆی لە ئیسفەهان تێپەر کرد. لە ماوەی سەربازیدا لە نزیکەوە لەگەڵ کۆمەڵێک لە کرێکارانی زەوبیاهەن پەیوەندی گرت و لە نێویاندا دەستی داوەیە هەڵسوراونی شۆڕشجێرانە. لە جەریانی ڕاپەڕیندا لە یەکگرت و کردنی سەربازەکان و دەستگیرکردنی فەرماندەی پادگانی زەوبیاهەندا دەوری بەرچاوی هەبوو. کاک بییوڵا دوای ڕاپەڕین لە دژی کۆنەپەرستی ڕژیمی حاکم درێژەی بە چالاکیەکانی خۆیدا. لەم دەورەیەدا لە پەیوەند لەگەڵ کۆمەڵە کارگەیەکی سکۆڵەی میکانیکی لە شاری کامیاران دانا و هاوکات کار و هەڵسوراونی خۆی درێژە پێدا. لە دەورەی یەکەمی بزوتنەوەی شۆڕشجێرانەدا لە ئاوایەکانی ناوچەی کامیاران لە مەیدانی کاری سیاسی و وشیارکردنەوەی خەڵکدا دەوری بەرچاوی جێرا. دوای گرتنەوەی سەر لە نوێی شارەکان و هاتنەوەی پێشمەرگە بۆ کامیاران، مەسئولیەتی ماڵی و تدارکاتی هاوڕێیانی پێشمەرگەی واستۆ گرت.
هاوڕێ حەبیبوڵڵا دوای ماوەیەک وەک ئەندامی کۆمیتەی ناوچەی کامیاران هەڵبژێردرا و لە تەواوی ئەو دەورانەدا لەو ئەرکانەیدا کە پێی دەستپێردرا چکۆڵەترین دەرفەتی لەدەست نەدەدا و دڵسۆزانە کاری دەکرد. بەداخەوە ڕۆژی 27 ڕەشەمەی ساڵی 1359 هاوڕێ حەبیبوڵڵا بەهۆی تەقینەوەی مین لە یەکێک لە مەقەرەکانی کۆمەڵە جیانی ئازیزی بەخت کرد. بەرز و بەڕێز بێت یادی هاوڕێ حەبیبوڵڵا کەماونگەر ناسراو بە حەبیبوڵڵا کەوانەیی و ڕێگای پەڕێبوار. لا بشوري
من عودیلم نفشوری مولا آتوی هیوای یاش مرگی ناکم آتوی هیوای یاش مرگی ناکم یادی هاوڕێی شۆرشجێر هاوڕێ جەباری دادایی نێژاد. هاوڕێ جەبار ساڵی 1337 لە بنەماڵەیەکی کرێکاوەڕی شاوری سنە لەدایک. لەو شاورە دەستی داوە خوێندن و تا دەورەی دیپلۆم درێژەی بە خوێندندا. هەر لە ساڵی 57ەوە هاوکات لەگەڵ ئاخێز و ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی ئێران لە دژی ڕژیمی شا پێی ناوە مەیدانی خەباتی سیاسی و لە ریزی پێشەوەی خەڵکی ڕاپەڕی و لە خۆپیشاندانەکان و ناڕزایەتیەکاندا بەشداری کرد. لەو سەردەمەدا لەگەڵ کۆمەڵە و لە مەیدانێکی بەربڵاوتری کاری سیاسیدا درێژەی بە هەڵسوراوانی خۆیدا. هاوڕێ جەبار هاوشان لەگەڵ کۆمەڵە و خەڵکی شاری سنە لە شەڕی قارەمانانەی 24 ڕۆژەی ئەو شارەدا و لە مقاومەتی بەرینی خەڵکدا بەشداری کرد. پاش دەستپێکردنی هێرشی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی ساڵی 58دا هاتە ریزی پێشمەرگەکانی کۆمەڵە و خەباتی سیاسی خۆی لە بوارێکی نوێدا درێژە پێدا. سەرنجام هاوڕێ جەبار ساڵی 1359 لەلایەن ڕژیمی ئیسلامیەوە دەستگیر کرا و پاش بەرگەگرتنی 13 ڕۆژ لە ئەشکەنجەگاکانی ڕژیمدا ڕۆژی 12 جۆزەردانی ئەو ساڵە لە پادگانی سنە ئیعدام کرا. هەر بژی یادی ئازیز و هەمیشە خۆشەویستی هاوڕێ جەباری دادایی نێژاد و ڕێگاوی پڕ لە ڕێبواری شێرگیر. ئێوە ئەی هاوڕێیانی گیان بە ختکردوو کە وەک گوڵ پەرپەر بوون. ئێوە ئەی هاوڕێیانی گیان بە ختکردوو کە وەک گوڵ پەرپەر بوون. بۆ ساڵتێکی ژواڵ تێمەگەن کە لە یاڵ چوون. ئێوە نە ئەو گوڵن کە گۆیا خەزانی پاییزی هەڵی وەراندون و نەباوی وەی شومە لە ڕیشەی دەرکێشاون. ئێوە نمونەی جەربەزەیی و جەسووری مەیدانی نەبەرد و خۆراوگرین شوورەی قەڵاوی لە گیران نەهاتوون و بەوری سەرکەشی چیان. ڕەزاتان بە قەزانەدا و ملکەج نەبوون مەگەر بە هەتا و مانگە شەو. گزنجی دەمە و بەیانی و سەڵای سەحەری چەوساوەکان بوون. دڵانی تامزدۆی سەوداسەریتان ڕازی نابێت مەگەر بە دادپەروەری و بەرابەری نەبێت. ئێوە ئەی هاوڕێیان لە یاد نەچوون ڕێگاتان ڕێباستان سەنگەرتان و قەڵاتان پڕە لە ڕێبواری ڕێگای ئامانجتان. یادی هاوڕێی فیداکار و پێشمەرگەی کۆمەڵە هاوڕێ بایزیدی دانشمایی. زۆرن ئەو هاوڕێیانەی کە
لە جەرگەی شۆڕشی کوردستاندا هەڵقوڵان و ڕێگای خەباتیان گرتە بەر. ساڵانێکی زۆر سەختی و کوێرەوەریان کێشا و ماندووبوونیان بە خۆیان ڕێنەدا و ڕاوەستا و پەیگیر لەسەر ڕێبازێک کە هەڵیان بژارد بوو بەرەو پێش چوون. بە ڕۆحیەیەکی شۆڕژگێرانە دەیان ئەرکی سیاسی و تەشکیلاتیان بەڕێوە برد و خۆشەویستی کۆمەڵە و سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵەیان بردە ناو دڵی کرێکاران و زەحمەتکێشان و ئەوانیان زیاتر لەگەڵ کۆمەڵە و سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە و ڕێگای ڕزگاریان ئاشنا کرد. ژیان و خەباتی ئەو تێکۆشەرانە ئاوێنەی باڵا نوێنی دنیایەکی گەش و ڕووناکە کە لەسەر دەستی خەڵکی چەوساوە و زەحمەتکێش بینا دەکرێت. دنیایەکی بەدوور لە هەر چەشنە چەوسانەوە و هەڵاواردن و ستەمێک. هەر ئەو هاوڕێیانە بوون کە بێباک لە زیندان و ئەشکەنجەگاکانی جەلادان ڕێگای بربەرەکانێ لەگەڵ هاڕترین ڕژیمەکانی سەردەمیان هەڵبژارد و تا ئاخرین ساتەکانی ژیانیان لەسەر ڕێباز و بیرروباوەڕەکەیان سوور بوون و ئەو شیاری و بێباکی دەیان حەماسە و فیداکاری و لە خۆبوردووییان لە خۆیان نیشاندا. هاوڕێ بایزیدی دانشمایی لە ریزی ئەو ئینسانە شۆڕژگێر و کۆڵنەدەرانەدا دێتە ئەژمار کە سەرەڕای تەمەنی کەمی ڕێگای ڕزگاری بە شمێنەتانی گرتەبەر و تەواوی ژیانی خۆی خستە پێناو خزمەتکردن بە گەیشتن بە ئامانجی بەرزی ڕزگاری کرێکاوران و خەڵکی بەشمەینەت. هاوڕێ بایزید ڕۆڵە زەحمەتکێشەکەی گوندی ئاوەڵاونی سەر بە ناوچەی نەڵێنی سەردەشت بوو. هەر لە سەرەتای ژیانیەوە لەگەڵ بێبەشی و هەژاری بنەماڵەکەی بەرەوڕوو بوو. ژیانێکی سەخت و ناخۆش کە چاوەڕوانی هەر زەحمەتکێشێکی ئەو وڵاتەی دەکرد دەرگای بەرەوڕووی کاک بایزیدیش کردەوە. هێشتا لاو بوو کە ڕێگای کوێستانەکانی بۆ کاری شوانی گرتەبەر کۆڵە پشتیەکەی پڕ دەکرد لە ناون و لە کوێستانەکان میوانداری پێشمەرگەکانی کۆمەڵەی دەکرد. کاتێک کە گوێی بۆ قسە و باسی هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە ڕادەگرت حەز و ئاواتەکانی خۆی لە نێو قسەی هاوڕێیاندا بەدی دەکرد و ڕۆژ لە دوای ڕۆژ کۆمەڵەی لەلا خۆشەویستتر دەبوو. هاوڕێ بایزید ساڵی 1359 هەتاوی پەیوەندی بە ریزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە گرت و دوای تێپەڕکردنی سەرکەوتوانەی دەورەی ئاموزشی سیاسی و نظامی لە فێرگەی پێشمەرگاوەیەتی کۆمەڵە بوو پێشمەرگە و چەکی بەرگری لە چەوساوەکانی کردەشان و بیری چیناوێتی کردە ئامانجی دوا ڕۆژی خۆی.
لە ماوەیەکی کەم لە هەڵسوورانیدا بوو بە هاوڕێیەکی خۆشەویست و جێگای بڕوای هەمووان. هەر کارێکی پێدەست پێدرا بە دڵسۆزیەوە بەڕێوەی دەبرد و لەگەڵ جەولەی سیاسی و نظامی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوچەی سەردەشت هاوڕێتی پێشمەرگەکانی دەکرد و چالاکانە دەوری دەگێڕا. بەداخەوە ئەم دەورەیە لە کاری سیاسی و نظامی هاوڕێ بایزید زۆر کورد خۆی بۆ زۆر مەئموریەت و ئەرکی تەشکیلاتی ئامادە کردبوو، بەڵام مەرجی ناوەخت مەجاڵی پێنەدا تا تواناکانی خۆی زیاتر بخاتە گەڕ و دەورێکی زیاتری لە بەرەو پێشبردنی ڕاستپاردە ئینسانیەکانی خۆیدا هەبێت. بەداخەوە ڕۆژی 18 ڕەزبەری ساڵی 1359 دوای چەند ڕۆژ شەڕی سەخت و حەماسی لە بەراوربەر هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە سێڕیانی بیزێل لە 10 کیلۆمتری شاری سەردەشت کەوتە بەر پرشکی خۆمپارە و گیانی بەخت کرد. یاد و بیرەوەریەکانی هاوڕێ بایزیدی دانشمایی بە درێژە پێداوانی ڕێگای هەتا وەدیهێنانی ئامانجە بەرزەکانی بەرز و بەڕێز ڕابگرین. بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی پێشمەرگەی کۆمەڵە هاوڕێ تۆفیقی خاتم پەنا. هاوڕێ تۆفیق لە ڕیزی هاوڕێیانی کۆمەڵەدا بە تۆفیق میانەیی ناسرا بوو. لە نێو بنەماڵەیەکی هەژار و دەستکورتی ئاوایی میانە لە ناوچەی مەریوان چاوی بەژین شد. ئەم ئازیزەمان لە زمرەی ئەو کرێکار و زەحمەتکێشانە بوو کە بۆ گوزەرانی ژیانی خۆی و بنەماڵەکەی شارەکانی ئێرانی بۆ کارکردن نابووە ژێرپێ و تەنانەت لەم ڕێگاوەیەدا سنوورەکانی ئێرانیشی بەزەوند و لە وڵاتانی دراوسەی ئێران تامی تاڵی کرێکاری و چەوسانەوەی بەدەست خاوەن کارانی دەرەوەی ئێرانیشەوە تەجرەبە کردبوو. هاوڕێ تۆفیق لە جەریانی کوێرەوەری و دەربەدەری ژیانی کرێکاریدا بە باشی دەیزانی کە کرێکاران لە هەر کوێ بن لەژێر ناوی هەر میللەت و ڕەنگ و ئایینێکدا وەک یەک لەلایەن سەرمایەدارانەوە دەچەوسێنەوە و بەرهەمی ڕەنج و ئارەقەی نێوچاوانیان دەچێتە خەزانەی ئەوانەوە. بۆیە بە تەجربەی ژیانی خۆی خاوەنی بیرێکی ئینسانی و ڕزگاری خوازانە بۆ دواڕۆژی کۆمەلگا. ئاشنایی و تێکەڵاوبوونی هاوڕێ تۆفیق لەگەڵ جەریاناوتی سیاسی دەگەڕێتەوە بۆ پێکهاتنی یەکێتی جووتیاران لە ناوچەی مەریوان لە سەردەمی ڕووخاونی ڕژیمی پەهلەوی کە بە ئیبتکاری کۆمەڵە و کاک فعاد
بۆ ڕێکخستنی زەحمەتکێشانی دێهاتی کوردستان بەراونبەر بە ئاغا و دەربەگەکان پێکەوت. لەم دەورەیەدا بوو کە هاوڕێ تۆفیق پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و پێی ناوێ ئەو ڕێبازەی کە دەیزانی ئامانجەکەی سڕینەوە و لە ناوبردنی هەر چەشنەستەم و هەڵاواردنێکە. بۆیە چەکی پارێزگاری لە بەرژەوەندی و مافەکانی کرێکاران و زەحمەتکێشان کردەشان و بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. لە ڕۆژی هەفتەی سەرماوەزی ساڵی 1359 لە شەڕی هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە لەگەڵ تاقمێکی بەکرێ گیراوی ڕژیمی بەعسی عێراق بە نێوی سوپای ڕزگاری بریندار بوو کە بۆ دەرمانی برینەکەی نێردراویە ئاوایی دەسڵی. ڕۆژی دواتر هێزەکانی کۆماری ئیسلامی لە هێرشێکدا کە بە هێزێکی زۆر و زەبەندەوە کردیانە سەر ئاوایی دەزڵی، هاوڕێی خۆشەویستمان کاک تۆفیقی خاتم پەنا لە حاڵێکدا کە لەسەر تەختی نەخۆشخانە لە ژێر چاوەدێرەی هاوڕێیانی دکتۆردا بوو، بە شێوەیەکی دڕندانە دراوێ بەردەستڕێژی گولە و جاونی بەخت کرد. بە درێژەدان بەڕێگای بەرزی هاوڕێ تۆفیقی خاتم پەنا و هەموو ڕێبوارانی ڕێبازی ڕزگاری بەشەریەت ڕێز لە یادی ئازیزیان دەگرین و ڕێبواری شێلگیری هەتاسەری ڕێبازی بەرزیانی. بەرگەی ئەم کۆچە ناگرم هۆ پەرستێلکەی دەنووگاڵ، و نازانی دڵی تەنگم تۆ بۆتە هێلانە و ماڵ. مەڕۆ بۆ دوور مەفرە، وەرزی کۆچ و کۆچبار نییە، هێشتا بەهاڵی خۆشیە، ئەدیە تۆ پەلەت چییە؟ وەرە ساڵی ئۆقرە بگرە لە نێو دڵما باڕادشێنم، بتلاوێنم بەلای لایە، بە کاوە خۆ بتخەوێنم. سەد مخابن باڵای تەمەن بەقەد باڵای خۆیشی نەبوو، سەد مخابن مەلی شادی بەرەو هیچ ئاسمانێک نەچوو. لێزمەی هەوری چاوەکانم گەردی دووریت ناشۆنەوە، تەنیا نەمامی دەرد و کۆڵ ئاوی لەبەر دەخۆنەوە. لەنێو کامە جگەرەدا خەونەکانت بوون بە سووتەک، ئەدی چۆن بوویە ئەستێرەی شەوەزەنگی تاڕ و نووتەک. لە بن بەردی کێ هەسەنگەر بزە و خەندەت حشارداوە، لە نێو لولەی کامەچەکدا زایەڵەی تۆ بەجێماوە. لەبەر چۆراوگەی برینت گوڵی ئازادی شین دەبن، چەپک چەپک باڵا دەکەن ڕوە و هەتاوی گەشت دەچن. نەرمونیان وەک پەپولەی بە گفت و لفت چەشنی مناڵ، ئێسک سووک هەر وەک چۆلەکە ساف و سادە وەکو ساماڵ. پاک و زڵاڵ گەش و بێگەرد فرمێسکێکی قەتیزماوی، ئەستێرەیەکی بە گرشەی تیشکۆڵەکانی هەتاوی. چۆن دەتوانم لە ژێرباری کۆچی سوورت خۆراگرم، هۆ پەرستێلکەی دەنووگاڵ،
بەرگەی ئەم کۆچە ناوکرم. بینەرانی خۆشەویست، بەرنامەی ئەم حەوتوەی یادی هاوڕێیانی گیان بە ختکردووتان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پێشکەش کرا. لە بەرنامەی حەوتوەی داهاتووماندا ڕێز دەگرین لە یادی ئازیز و خۆشەویستی هاوڕێیان جەعفەری مورادی، حامیدی تاهیری و هەروەها ئیبراهیمی خودامرادی. تا ئەو کات ساغی و سڵامەتی و ژیانێکی بەختەوەرانەتان بۆ بە ئاوات دەخوازین.